ئەم کاتتان باش ئازیزان بەخێربێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب هیوادارم هەمووتان لە ساغ و تەندروست بن. ئەمڕۆ حەزم کرد ڤیدیۆیەک بکەم جیاواز بێت و دەمێکە خۆم ڤیدیۆم پۆست نەکردووە کە خۆم دەرکەوم، بۆیە حەزم کرد ئەمڕۆ بگەڕێمەوە لاتان و باسی چەند بابەتێک بکەم کە لای زۆر کەس بۆتە جێگەی پرسیار. ئەو بابەتانە زۆر قسەی لەسەرەکرێ و زۆر دووبارە ئەکرێتەوە و زۆر کەس هەیە هەم لە کوردستان و هەم لە کەنەدا ئەڵێن ژیانکردن لە کەنەدا زۆر قورسە. ئەوە یەکێکە لە خاڵەکان کە ئەمێ باسی بکەم و زۆر کەس ئەڵێن لە کوردستان زۆر کەس ئەڵێن کە گەشتن بە کەنەدا مەحاڵە. من زۆر هەوڵمیاوە بێم بۆ کەنەدا بەڵام بێ سوود بووە. ئەمە 2 ساڵە من هەوڵەیەم نەگەشتوم بە ئەنجام و من چەند جار ڕەفزم وەرگرتووە. و هەندێک کەسیش ئەڵێن لە کەنەدا کورد نابێت بە هیچ و هەندێک کەسیش ئەڵێن تۆ لە کەنەدابی یەکەم غەریبیەکەی زۆر قورسە و زۆر دوورە و ناتوانانی پارەشکۆکەیتەوە لەبەرەوەی هەموو شتێک زۆر گرانە. ئەنجا بابزانین ئایا ئەم قسانە ڕاستە؟ بابزانین تا چەندێک ئەم قسانە ڕاستە. بەس پێشەوەی دەست پێ بکەم حەزەکەم بڵێم ئەوەی من ئێڵێم لەم ڤیدیۆیە لە ڕوانگەی خۆمەوەیە، یعنی ئافرەتێک کە تەمەنی 25 ساڵە چۆتە کەنەدا، ئێستا تەمەنی 28 ساڵە، لەم 3 ساڵەی تەمەنی ئایا بۆی دەرکەوتۆ کە ئەو قسانەی خەڵک ئەیڵێ ڕاستە یان ڕاست نییە. ئەوە شتێکی تریش هەیە. من کەسێکی زۆر گەشتبینم، یعنی ئەوەی کە ئیبیستی لەم ڤیدیۆە لە ڕوانگەی کەسێکی گەشتبینە، کەسێکە کە زۆر ئامانج و زۆر ئاواتی گەورەی هەیە بەدی بێنێ و کەسێکە زۆر بە ئەرێنی ئەڕوانێتە ژیان. بۆیە ئەگەر حەزەکەی زانیاری و ڕاستیەکان لەسەر ئەم بابەتە بزانی کە ئایا ژیانکردن لە کەنەدا قورسە یان نە، ئەتوانی بینەرم بی هەتا کۆتای ئەم ڤیدیۆ. هاوران، سەرەتا با دەست بکەین بە گەشتن بە کەنەدا زۆر مەحاڵە. بابزانین کێ ئەڵێ گەشتن بە کەنەدا مەحاڵە؟ ئەو کەسەی کە گەشتن بە کەنەدا بە مەحاڵی ئەبینێ کەسێکە خۆی بڕیاریاوە کە ڕێگاکە بە مەحاڵ ببینێ. لەبەر ئەوەی جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان مەحاڵ و لە نێوان قورس. گەشتن بە کەنەدا قورسە، بەڵام گەشتن بە کەنەدا مەحاڵ نییە. چۆن نەزانین مەحاڵ نییە؟ لەبەرەوەی ئەبینی کە زۆر کورد هەیە لە کەنەدا گەشتن بە کەنەدا. بۆیە گەشتن بە کەنەدا مەحاڵ نییە، بەڵام قورسە و لە ئێستا قورستر بووە لە پێشوو، لەبەرەوەی ئێستا خەڵکێکی زۆر پەنابەرێکی زۆر ڕوئەکاتە کەنەدا. ئەمەیەک ڕێکارەکان قورستر بووە و حکوومەتی کەنەدا ئەو داواکاریانی ئێوێ لە ئێوە لە خەڵکانی بیانی قورسی کردوتەوە، لەبەرەوەی ئەزانێ زۆر کەس حەزەکە بێ بۆ کەنەدا لە زۆربەی وڵاتەکانەوە خەڵک هەوڵی کەنەدایەن. بۆیە داواکاریەکان و ئەو شتانی کە ئەبێ جێبەجێ بکەی بۆی بگەی بە کەنەدا لە ڕێگاکانی کۆچکردن بۆ کەنەدا و پرۆگرامانی کە حکوومەت دای ئەنێ ئێستا قورس بووە، قورسترە لە پێشوو ینی لە چەند ساڵی ڕابردوو خەڵک بە ئاسانی توانیوەتی بێ بۆ کەنەدا، بەڵام لە ئێستاە ساڵ بە ساڵ قورستر بێ. ئەمە یەک. 2. ئەو کەسێک کە ئەڵێ کەنەدا مەحاڵە، کەسێکە خۆی بڕیاریاوە بڵێ مەحاڵە، خۆی بە مەحاڵی ئەیبینێ. من ناتوانم ڕای ئەو کەسە بگۆڕم، هەتا بەیانی دانیشم ڤیدیۆ بڵاوکەمەوە ناتوانم بەو کەسە بڵێم کەنەدا بە مەحاڵی مەبینێ، لەبەر ئەوەی خۆی وای باوەڕ بە خۆی هێناوە کە مەحاڵە، هەتا بیرۆکەی خۆی لەسەر ئەو ڕێگایە نەگۆڕێ و نەڵێ مەحاڵ نییە، من ناتوانم و تۆ ناتوانین، کەسێکی تر ناتوانێ ڕای ئەو کەسە بگۆڕێ. بەڵام دڵنیاتان ئەکەمەوە یاخود بۆ ئەو کەسانی کە ئەڵێن مەحاڵە دڵنیا بنگەشتن بە کەنەدا مەحاڵیە. منیش وەکو ئێوە بوو پێشتر لە کوردستان 2007 تەخەڕوجم کرد، زانکۆم تاو کرد و هەوڵی خۆمیان گەشتم بە کەنەدا، بۆیە بە مەحاڵی مەیبینن. قورسە جیاوازە، بەڵێ قورسە، گەشتن بە کەنەدا قورسە، بە خۆت هیلاکەی، بەڵام بە دڵنیایە و مەحاڵ نییە. من زۆر هەوڵمیاوە بگەم بە کەنەدا، 2 ساڵە هەوڵێم، بەڵام بێسوود بۆ یاخود ڕەفزی زۆرم وەرگرتووە لە ڤیزە. تۆ هەر جارێک کە ڕەفزی ڤیزە وەرەگریت ئەبێت بیر بکەیتەوە بزانی چ هەنگاوێکت بە هەڵە ناوە بۆتە هۆی ئەوەی کە تۆ ڕەفزی ڤیزە وەرگری. ئەو کەسەی کە ئەڵێ من 2 ساڵە هەوڵێم، بابزانین 2 ساڵە هەوڵەیە چی کردووە. هەندێک کەس نامان بۆ ئەنێرن ئەڵێن خەونی مناڵیمە بگەم بە کەنەدا، من زۆر حەزم لێ بگەم بە کەنەدا، بەڵام ئەگەر تۆ بایی ئەو حەزت هەوڵی بۆ بێ بایی ئەو حەزت
ئەو حەزت کە هەتە لە مناڵی و بۆ دروست بووە خۆ چەند ساڵێک کە هەتە کە بای ئەو حەزە کار بکەی لەسەر خۆت بۆی بگەی بە کەنەدا ئەگەی بە کەنەدا ئەگەر تۆزێ حەزت لە کەنەدا بێ ئەوە تۆزە خۆت هیلاکەکەی بەڵام ئەگەر زۆر حەست لێ بێ ئەبێ بای حەزەکەت خۆت هیلاکی یعنی چی خۆت هیلاکی من زۆر جار لە ڤیدیۆکانم ماڵم هەوڵ بۆ خۆت هیلاکە یعنی چی ئێمە ئەزانین کەنەدا بە زمانی ئینگلیزی و زمانی فەڕەنسی قساکەن کەواتە زمان فێربوونی زمانی ئینگلیزی یەکەم بربەستە لە پێش ئێمە بۆ ئاستاییە لەبەرەوەی ئێمە زمانی دایکمان کوردیە زمانی دۆمیش عەرەبیە زمانی سێمیشمان نییە یعنی زمانی هەر زمانێک ئەبێتە زمانی سێیە کەواتە زمانی ئینگلیزی بۆ ئێمە فێربوونی قورسە بەڵام سەیرەکەی زۆر کورت هەیە زۆر بەباشی بە ئینگلیزی قساکە ئەمە لەسەر خۆت ماوە ئەگەر کەی بڕیار ئەی زمانی ئینگلیزی فێربی زۆر کەس کۆمنت ئەنووسن ئەڵێن کورد لە 4 زیاتر ناهێنێ لە 5 زیاتر ناهێنێ لە ئایلتس لەبەرەوەی زمانی ئینگلیزیەکەی باش نییە و ئەم ڕێگانە هەمووی بۆ کەسی پرۆفێشنەڵە تۆ خۆت بە پرۆفێشنەڵ دانانی بۆ لەبەرەوەی تۆ کاتی خۆت لە فێربوونی زمان سەرف ناکەی کەسێکی تر بە پرۆفێشنەڵە بێنی بەڵام خۆت بە پرۆفێشنەڵ نابینی یا خودوە ئەزانی کە کەسێک پزیشک بیان ئەندازیار بیان پارێزەر بێت چوو بێتە زانکۆ تەنها ئەو کەسە ئەتوانێت بگات بە کەنەدا خود تەنها ئەو کەسە بە پرۆفێشنەڵ ئەبینێ بەڵام ئەمە هەڵەیە تۆش ئەتوانی و هەموو کەسێک ئەتوانێت لەبەرەوەی فێربوونی زمان شتێک نییە پەیوەندی بە زانکۆوە هەبێت شتێک نییە پەیوەندی بە ئەو سیستەمە هەبێت کە لە کۆلێژ بۆت دانراوە خود لە زانکۆ بۆت دانەوە خۆت ئەتوانی فێری زمان بی هیچ جۆرێک مەڵێن گەشتن بە کەنەدا مەحاڵە کە تۆ ئەڵەی 2 ساڵ من هەوڵم یاوە لەو 2 ساڵ ئەگەر کاتژمێرێک ڕۆژانە لەسەر فێربوونی زمانی ئینگلیزی سەرفت کردایە ئێستا زۆر بە ئاسانی ئەتوانی قسە بکەیت لەو 2 ساڵی کە تۆ باسی ئەکەیت ئەگەر ڕۆژانە کاتژمێرێک لەسەر لاپتۆپەکە دانیشتیدایە کاتت سەرف کردایە بەسەر گەڕان بە دوای زانکۆیەکە خود گەڕان بە دوای کۆلێژێکی گونجاو لە کەنەدا ئێستا دڵنیات ئەکەمەوە لەم 2 ساڵە زۆربەی وێبسایتەکانی کەنەدات لەبەر بوو کۆلێژەکان زۆربەی داواکاریەکانت ئەزانین بۆ لەبەروی تۆ ئەڵی 2 ساڵ یعنی 2 ساڵ خۆت هیلا کردووە و دڵنیام هەر کەسێک زیاتر لە ساڵێکیش خۆی هیلاکات و خۆی ئامادە بکە هەر ئەگاتە کەنەدا لەبەرەوەی کەنەدا بۆ قورسیە نییە کە بیری لێکەینەوە تەنها زمانەکەی زمانی ئینگلیزیە کە ئێمە بە قورسیە بینیم جا هیوادارم ئەو نەڵێن من هەوڵم نیاوە و نەگەشتوم بە هیچ بیگۆڕە پلانەکانت بگۆڕە ئەو ڕێگای هەڵت بژاردووە بۆ گەشتن بە کەنەدا بیگۆڕە بزانە چ شتێک هەیە وات لێکات سارد بیتەوە یاخۆ چ شتێک هەیە وات لێکە بە مەحاڵی ببینە چارەسەریکە لەبەردەم ڕێگاکەی خۆت لای بە ئەجا دوایی بە پلانەکانت بڕۆرەوە بزانە بڕیار ویە بزانە کەنەدا بە مەحاڵی ئەبینی یان بە ئاسانی خاڵی سێم ژیانکردن لە کەنەدا زۆر قورسە با بزانین بۆچی کورد ئەڵێ ژیانکردن لە کەنەدا قورسە سەرەتا لە کوردستان ئێمە لەسەر سیستەمێک پەروەردە کراوی کە ئەو سیستەمە بوونی نییە لە کەنەدا کە تۆ یی بۆ کەنەدا چەند شتێک لە ژیانی تۆ ئەگۆڕێت یەکەم دوور ئەکەوی تۆ لە خێزانەکەت دوور ئەکەوی تۆ لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانت لەگەڵ هاوڕێکانت لەگەڵ خزمەکانت لەگەڵ دراوسێکت ئەمە کە هۆکارێکە بۆ قورسبینینی ژیان دەکەوەی ئێمە بە جۆرێک پەروەردەکراوین لە کوردستان کە پەیوەندێکی زۆر بەهێزمان هەبێت لەگەڵ ماڵەوەمان لەگەڵ هاوڕێکانمان لەگەڵ خزم و کەسەکانمان بۆیە کە دوورەکەوینەوە بە تەنیابی زۆر قورسە ئەمە یەک دوو ئەو ژیانی کە ڕاهاتووی لەسەری ئەو چەند ساڵی تەمەنت کە لە کوردستان هەل لە مناڵیەوە هەتا تەمەنی گەنجیت ئەوە هەمووی ئەگۆڕێ بۆ لەبەر ئەوەی لە کەنەدا ئەبێ پشت بە خۆت ببەستی کەس نییە دینارێکت باتێ ئێمە لە کوردستان هەتا هاوسەرگیری نەکەی ناڕۆینە دەرەوە لە ماڵەکەی خۆمەنێنی هەر لەگەڵ دایک و باوک و خوشک و براکانمان ئەژین بەڵام لە کەنەدا ئەو شتە نامێنێ ئەبێ بە تەنیا بشیت ئەمە یەک دووەم ئەبێ خۆت لەسەر پێی خۆت بۆستی ئەبێ خۆت بژێوی ژیانی خۆت پیا بکەیت و ناتوانی پشت ببەستی بە کەس تەنها ئەبێ پشت بە خۆت ببەستی ئەوە شتێکی زۆر قورسە بۆ ئێمە لەبەرەوە ئێمە چەند ساڵە ئەو شتەمان نەکردووە هەر پشمان بەستیوە بە خۆمان بەڵام بە خێزانەکەشمان لەبەرەوەی تۆ ماڵێکت هەیە
لە کوردستان ماڵمان هەیە، زۆر شت هەیە، زۆر ینی لە زۆر حاڵەتدا ئێمە ئەگەر کاریشمان نەبێت ئەتوانین هەر لە ماڵەوە بمێنینەوە. لەبەرەوەی یەکێک لە ئەندامانی خێزانمان لەوانەیە یارمەتیمان بە ئەگەر کاریشمان نەبێ هەر لە ماڵەوەین و هیچ ناکەین، بەڵام لێرە ئەو شتەنیە ناتوانانی هەر لە ماڵەوە بیت و هیچ ناکەیت. بۆیە قورسە ئەو لەو بوارەوە ینی لەو حاڵەتەوە قورسە. شتێکی تریش هەیە زۆر قورسیەکە، زمانەکەی وەکوتم لێرە زمانی کوردی بەکار نایێت، زمانی عەرەبی بەکار نایێت، دەبێ بە زمانی ئینگلیزی قسە بکەیت کە ئێمەش لەوانەیە زمانی ئینگلیزیەکەمان زۆر باش نەبێت لە کوردستان. لێرە پەستانێکی زۆر لەسەرمان دروستە بێ بۆی مەجبور بین بتوانین خۆمان فێری زمانی ئینگلیزی بکەین. و خاڵێکی تریش ئەوەیە کە تۆ دوور ئەکەویتەوە لە کوردستان، ژیانەکەت ینی ژیانێکی زۆر تازە، ژیانێکی زۆر جیاواز. لێرە خەڵکی کەنەدا زۆر سارد و سڕن، ینی کەنەدیە ئەسڵەیەکە با بڵێ، لە پەیوەندیەکان زۆر سارد و سڕن، پەیوەندی بە هیچ شەوە نییە، کەس پەیوەندی بە تۆ نیە، تۆش پەیوەندیت بە کەسەوە نییە. ئەوەش بۆ ئێمە قورسە، لەبەرەوەی ئێمە ئەگەر لە کوردستان بە هەر جۆرێک بێت پەیوەندیەکی تەبایی هەیە لە نێوانمان، ئەگەر کەسەکە نەشیناسی بەڵام ئەزانی ینی هاوزمانی خۆتە، تۆزێ پەیوەندەکانمان بەهێزە لەگەڵ کەسە بێگانەکەش، با بڵێ کەسە غەریبەکەش. بەڵام لێرە ئەو شتە نییە. دراوسێکت ئەگەر تۆ لێرە شتێکت لێ بێت، دراوسێکت ئاگای لێ نییە. بۆیە ئەوە وا ئەکات کە زۆر بە قورسی ببینین کە چۆن بەرگەی ئەم هەموو پەستانە بگرین، ئەم هەموو گۆڕانکاریە بگرین لە ژیانمان. و شتێکی تریش هەیە کە ئەویش خەڵک زۆر بە قورسی ئەیبینەوە، هەر خۆی قورسە نەک خەڵک، هەر ڕاستیە، کەش و هەوا. لێرە کەنەدا زۆر ساردە، ینی سەرماکەی تووشی خەمۆکیت ئەکات بەڕاستی. ینی من ناڵێم ئەمە ساردە، ینی هەست دەکەم ئەمە شتێکترە، ئەمە سەرمان نییە، ئەمە هینە، ئەمە چۆن بڵێ ها یەکی ئازارت بە ئاوایە، زۆر ساردە. ینی بەڕاستی زستانان ئەگەر خۆت بەکارەوە سەرقاڵ نەکەیت، لە ماڵەوە بمێنیتەوە خەفەتە خۆی، هەر سەرماکە بینی خەفەتە خۆی، چکە زۆر ساردە. لەبەرەوەی کە ئەبێتە سالب 30 و سالب 40 و هەر بە هەموو پارێزگاکان ساردن بە شێوەیەکی گشتی، ئەمە واکە کە ینی زۆر جار بێتاقەت دەبی، دڵت تەنگە بێ، ناتوانانی بچیتە دەرەوە، دەخولێک دەدەقە لە دەرەوە بۆستی. ئەمە واکە کە بڵێ بەڕاستی قورسە لێرە ژیان لە کەنەدا. ئەمە زۆربەی ئەو هۆکارانن کەوا ئەکا تۆ کەنەدا بە قورسی ببینی، و هەموو شتێکیش لێرە گرانە. ڕاستە هەموو شتێک لێرە گرانە لەبەرەوەی سیستەمەکەیان وایە. و بۆ کارکردنیش کە تۆ کار ئەکەیت، ئەگەر کاتژمێرێک کار بکەیت، بای کاتژمێرێک ئەبێ هیلاکبی، لەبەرەوەی بای کاتژمێرێک بۆ نمونەگە لە کاتژمێرێکە $30 وەرگری، $40 وەرگری، بای $40 خاونکارەکە هیلاکتەکە. ئێمە لە کوردستان زۆر جار کە کار ئەکەین، کاتێک ئەدۆزینەوە لە کارەکەمان کە هیچ نییە بیکەین، بۆ نمونە دانیشین سێرێکی مۆبایلەکەمانەکەین یاخود شتێکەکەین. لێرە ئەو شتە نییە. دوو کاتژمێر کارەکەی بێ، دوو کاتژمێرە کارەکەت بێ، بای ئەو دوو کاتژمێرە هیلاک بیت، ینی بەڕاستی هیلاک ئەبیت بۆ کارکردن، بەڵام لەگەڵ ئەوەش بەردەوام ئەبیت. ئەتوانی بژێوی ژیانی خۆت پیاکەی و ئەتوانی بەرگەی هیلاکیەکە بگری بە دڵنیاییەوە، و لەگەڵ ئەوەش پارێک ئەتوانی پارەیەکی باش کۆکەیتەوە، ناڵێم زۆر باش، لەبەرەوەی کەیتە کەنەدا هەتا 3 ساڵی سەرەتا 2 ساڵ و 3 ساڵی یەکەم پارت زۆر بۆ کۆ ناکرێتەوە، لەبەرەوەی ڕانەهاتووی لە سیستەمەکە و پارەکە ڕاستە پارەی زۆر دەهاتێ و بەڵام شتیش گرانە. ئەمە وای کردووە کە خەڵک بڵێن ناتوانی پارە کۆکەیتەوە، بەڵام لەگەڵ تێپەڕبوونی کاتۆ وردە لەگەڵ سیستەمەکە ڕایت، پەیوەندی دروستەکەی، هاوڕێ دروستەکەی، لەگەڵ خەڵکەکە شارەزا ئەبی، سیستەمەکە شارەزا ئەبی، خزمەت گوزاریەکان شارەزا ئەبیت، زۆر شت هەیە وردە فێرەبی، زمانەکە فێرەبی، تر ڕێگاکە ئاسانترە بێتەوە لە لای تۆ.
بۆ ئەو کەسانی کە ئەڵێن کورد نابێت بە هیچ لە کەنەدا هەر بێ لە چەشتخانەکان کار بکەیت و یاخود ببیتە شۆفێری تەکسی یاخود ئەبێ ببیتە کارمەندێک لە ماڵێک یاخود لە شوێنێک کار بکەیت. ئەوەم زۆر گوێ لێ ئەبێ کە کورد لە کەنەدا نابێ بە هیچ. بابزانین بۆچی لە کورد لە کەنەدا نابێ بە هیچ. ئەمە قسەیەکە دوورە لە ڕاستیەوە، یەک بە هیچ جۆرێک ڕاست نییە. دووەم کارکردن لە چێشتخانە، کارکردن لە سەرتاشخانە، کارکردن لە ماڵ، کارکردن وەکو شۆفێر یاخود کارکردن لە دروستکردنی بینایە و بابڵی کرێکاری هیچ عیبێکی تێنیە. من نازانم خەڵک بۆ ئەڵێ فلانە کورد هەر لە چێشتخانە کارەکەت لە ئەوروپایە، لە بەریتانیا، لە کەنەدا. زۆر ئاساییە. گرنگ ئەوەیە تۆ بتوانانی بژێوی ژیانی خۆت پێیا بکەیت. ئەگەر ئەو کەسە حەزی لێ لە چێشتخانە کار بکات یاخود ببێ بە شێف یاخود سەرتاشخانەیەک بکاتەوە زۆر ئاساییە، یعنی هیچ کارێک بەکەم سیر مەکەن. ئێمە بێ ڕێزی هەموو کارێک بگرین. ئەو کەسەی کە لەوێ ماوەتەوە دیارە ئەو کاری پێخۆشە، دیارە حەزی لێ ئەو کارە بکات. هیچ عیبێکی تێنیە. گرنگ ئەوەیە تۆ پارەی حەڵاڵ بێنیتە ماڵەوە، گرنگ ئەوەیە بە سەربەرزی کارەکەی خۆت بکەیت، جا چ سەرتاشخانەت هەبێ، چێشتخانەت هەبێ، هەر کارێک بێ، لە ماڵێک کار بکەی، کارمەند بی. ئەوە مانای ئەو نییە تۆ ناتوانانی ببی بە هیچ. ئێمە زۆر کورد ئەبینین بەتایبەتی لە ئەوروپا سەرەتا وەکو کارمەندێک یاخود وەکو کرێکارێک کاری کردووە، دوای وردە پلەکەی بەرز بۆتەوە، دوای خۆی بزنسی کردوەوە، خۆی چێشتخانەکەی کڕیوەتەوە. بۆیە من حەزم لەو شتە نییە کە زۆر ئەڵێن فلانە کەس فلانە کورد نابێ بە هیچ یاخود بەس لە چێشتخانە کارەکەوە. شتێکی بەڕاستی شتێکی جوان نییە. ئەبێ ئێمە ڕێزی هەموو کارێک بگرین. بۆ ئەوەی کە ئەڵێن کورد نابێ بە هیچ، زۆر کورد هەیە لێرە و لە ئەوروپا و لە بەریتانیا و لە ئەمریکا کە لە باشترین زانکۆکان ئەخوێنن، لە باشترین پلە و پایەکانی حکوومەت کارەکەن. زۆر کورد هەیە ئەچنە باشترین زانکۆکانی کەنەدا، لە زۆر شوێنی دام و دەستگا فەرمیەکانی حکوومەت کارەکەن. ئەوە لەسەر حەزی کەسەکە وەستاوە، ئایا ئەو کەسە ئەوێ بەردەوام بێ یاخود ئەو کەسە حەزەکە لەو شوێنە بمێنێتەوە کە کاری لێەکە. بۆ نمونە من کە سەرەتا هاتبووم بۆ کەنەدا ساڵی 2018 ڕۆژێک لە چێشتخانەیەک نانم خوارد، بینیم کارمەندەکانی زۆربەی ئافرەتن. ئیتر پرسیارم کرد لە بەڕێوەبەرەکە، وتم ئەتوانم لێرە کار بکەم. وتی ئەتوانی کاری کاشێریمان هەیە ئەگەر ئەتەوێ فێربی. سیستەمەکە ئەزانی. وتم نازانم، بەڵام کێشەم نیە ئەتوانم فێر بم. 3 مانگ لەوێ کاشێری بووم. هیچ عیبێکی تێنیە. بەڵام لەبەر ئەوەی من سەرەتام بوو ئەبوایە لە شوێنێکەوە دەست پێ بکەم. من ئەندازیارم تاو کردبوو لە کوردستانەوە، ئەندازیاری نەوتم تاو کردووە. لێرە بیرم لەوە نەکردەوە من ئەندازیارم چۆن ئەبێ من لە چێشتخانەیە کار بکەم، چۆن ئەبێ من کاشێری بکەم، چۆن ئەبێ من لە ماڵێک کار بکەم. سەرەتا ئەمزانی پێویستی گرنگترین خەڵ بۆ من چییە کە ئەزمموی کاری کەنەدا کۆبکەمەوە بۆ خۆم. 3 مانگ لەوێ کارم کرد. زۆرم بەلاوە خۆش بوو، زۆر ئاسایی بوو بەلامەوە. بەڵام لەبەر ئەوەی من ئاواتێکی ترم هەبوو، لەبەرەوەی من ئامانجێکی ترم هەبوو، حەزم نەکرد هەموو ژیانم هەر کاشێری بکەم. بۆیە ئیشەکەی خۆم گۆڕی لەبەرەوەی کە کاریشم ئەکرد، بەڵام چاوم لە ئیشی تر بوو. ئەم چەند ساڵەی تەمەنم لە کەنەدا ئیشم زۆر گۆڕیوە لە ئیشی ئاسایی، یعنی ئیشێک زۆر بەرز نەبێت، بەڵام بۆ ئیشێکی مامناوەند. ئیتر بەم جۆرە هەتا گەشتمە ئەو ڕۆژەی کە ئیشێک بدۆزمەوە پڕ بە دڵخۆم حەزم لێ بێت و ئیشێکی ئاستەکەی زۆر بەرز بێت. من 2018 کۆتم کە کاشێر بووم، بەڵام ئێستا لە کۆمپانیەکی سۆفتوێر کارەکەم لە شاری کالگاری. من هەرچەنە بوارەکەم ئایتی نییە، بەڵام کارەکەی خۆمم زۆر بەدڵە. لەبەرەوەی هەر لە سەرەتاوە هەر کە گەشتمە کەنەدا ئەمزانی ئەو ڕۆژەم ئەهاتە بەرچاو کە کارێکی باش بدۆزمەوە. لەبەرەوەی لە هەوڵدان نەوەستا بووم، زۆر سیڤیم ئەنا، زۆر تەلەفۆنمە کرد، زۆر سیڤیم ئەنا، زۆر پەیوەندیم بەم و بۆ کرد. ئەموو بەس بگەمە ئەوەی کە کارێکی زۆر باش بدۆزمەوە لە بوارەکەی خۆم. بەڵام کە لە بوارەکەی خۆم کارێکم دەست نەکەوت، کارێکی باشم دۆزیەوە لە بواری ئایتی. بەڵام لەخوا بەزیابێ کارەکەم عیبی نییە.
بەڵام بۆ ئەو کەسانەی ئەمەم وەکو نمونە باس کرد بۆ کەسانی کە ئەڵێن کورد نابێ بە هیچ ئەو کەسە خۆی هەوڵی نەیاوە ببێ بە هیچ یا خۆی هیچ هەنگاوێکی نەناوە بۆ ئەوی کارەکەی خۆی بگۆڕێتەوە. ئەو کەسانی کە لە کوردستانەوەیان ئەمە دوا خاڵەکە باسی یەکەم لەم ڤیددیۆیە، ئەو کەسانی کە لە کوردستانەوەیان بۆ نمونە بڕوانامەمان هەیە، زانکۆمان تاو کردو، کۆلۆژمان تاو کردووە، دڵنیا بە هەوڵدان و بەماندوو بوون هەر ئەگەیتە ئەو شتەی کە تۆ ئەتەوێت لە کەنەدا. ڕاستە ساڵی یەکەم و دووەم و سێم زۆر قورسە لە بوارەکەی خۆت کار بکەیت، بەڵام دڵنیا بە ئەگەر بتەوێت بەردەوام بی و بگەڕێیتەوە بوارەکەی خۆت ڕۆژێک لە ڕۆژان لە کەنەدا، دڵنیا بە ئەگەیت. لەبەرەوەی لەسەر خۆت ئەوەستێ لێرە بڕوانامەکەت پشتڕاستەکەیتەوە، مۆڵەتی کار وەرەگری، کارتی سندیکا وەرەگری، ئەوە هەمووی لەسەر حەزی خۆت وەستاوە کە تۆ چەندێک حەزت لێ بگەڕێتەوە بوارەکەی خۆت، یا خود بوارێکی تر بدۆزیتەوە حەزت لێ بەکاری لێ بکەیت. هەوڵدان مۆستن، دڵنیا بە ئەگەر حەزت لێ بێ بۆ کەنەدا ئەوە هەوڵی بۆ بیە خۆت ماندوو بکە ئەتوانی بگەی بە کەنەدا. و شتێکی تریش هەیە، مەهێ لە کەس ساردت کاتەوە، هەر کەسێک ساردت کاتەوە، هەر کەسێک بە کۆمنتێک بە قسەیەکی ناخۆش، بە قسەیەکی ساردکەرەوە، بە قسەیەکی نێگەتیڤ پێت بڵێ کەنەدا قورسە یان ناتوانانی بێی بۆ کەنەدا، گوێ لەو کەسانە مەگرە ئەگەر هاوڕێی زۆر نزیکی خۆشت بێ، لەبەرەوەی تەنها خۆت ئەتوانی بڕیاری ژیانی خۆت بیەی. و بۆ ئەو کەسانەی کە ئەڵێن کەنەدا قورسە، ڕاستە کەنەدا زۆر قورسە، بەڵام ئێمە زۆر بەهێزترین، ینی کە تۆ یی بۆ کەنەدا خۆشت نازانی چەندێک بەهێزیت، لەبەرەوەی لەژێر پەستانێکی زۆر بەرگە ئەگری، بەرگەی هەموو ناخۆشیەکان ئەگری، بۆ لەبەرەوەی ئەو شتێک کە تۆ بە دوایە ئەگەڕێ کە لە وڵاتەکەی خۆت نەدۆزیوەتەوە لە وڵاتێکی تری وەکو کەنەدا، خود ئەوروپایان بەریتانیا ئیدۆزیتەوە، بۆیە ئەمێنیتەوە لە وڵاتەکە. گوێمە دەنە قسەی خەڵک دیسان ئەیڵێمەوە دڵنیا بە بەرگە ئەگری، ئەگەر من و کوردەکانی ئێرە بەرگەمان گرتووە ئێوەش بەرگە ئەگرن، هیچ جیاوازیمان نییە، ئێمە شەرۆک و ئێوە بووینە لە کوردستان. هیوادارم ئەم ڤیددیۆ سوودی هەبوو بێ بۆتان و حەزەکەم تێبینیەکانی خۆتان لە کۆمنت بۆم بنووسم، بزانم ڕاتان چییە لەسەر ئەم ڤیددیۆیە و ئایا پێتان باشە ڤیددیۆی لەم جۆرە بکەم کە باسی بە شێوەیەکی گشتی باسی کەنەدا بکەم و ساردمە بنەوە تکایە. گوێمەیەنە قسەی خەڵک، چکە قسەی خەڵک تاو نابێت و نابڕێتەوە، بۆیە بەردەوام بن و هەر پرسیارێکیشتان هەیە لە کۆمنت بۆم بنووسن و تا ڤیددیۆیەکی تر هەتا بابەتێکی تر منە بێ بڕۆم خواتان لەگەڵ.